الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خوشويست، شڵا لە خزمەتتانە لەوتاری ئەمڕۆیە باسی یاسای بیستەمەکەین لە یاسا قورئانیەکان، کە ئەویش ئەو فەرمایشتەیە کە خوای تەعالا لە سوورەتی تەوبە ئایەتی 119 ئەفەرمێ: یا ئەیها الذین آمنوا اتقوا الله وكونوا مع الصادقين. واتە ئەی ئەو کەسانەی کە باوەڕتان هێناوە خۆتان لە نافەرمانیەکانی خوا بپارێزن و بکەون لەگەڵ ڕاستگۆیانە، هاوڕێتی ڕاستگۆیان بکەن. خۆشەویستەکانم، ئەم بابەتە بابەتێکی زۆر گرنگە، پەیوەستە بە ژینگەی تۆ، ئەو ژینگەیی کە تایە ئەژەی، ئەو ژینگەیی کە تایە ئەژەی. ئەگەر ژینگەیەکی پاک و چاک بێ، بەڕاستی تۆ کەسێکی ساڵح و چاک و ڕێک و پێک دەرەچی. بەڵام ئەگەر ئەو ژینگەیی کە تایە ئەژەی ژینگەیەکی خراپ بێ، بەڕاستی گومڕائەوی، سەرت لێ تێک ئەچێ، شوێنی هەوا و ئارەزووی خۆتەکەوی، لە ئەخیرا قوڕ ئەکرێتەوە سەرتا. کەوابوو زۆر گرنگە ئێمە گوێ بۆ ئەم قاعیدە قورئانیە بگرین کە خوای تەعالا فەرمانمان پێ ئەکا کە ئێمە لەگەڵ ڕاستگۆیانە بین، ئەوانەی کە لەگەڵ خودی خۆیانە ڕاستەکەن، ئەوانەی لەگەڵ خودی خۆیانە ڕاستەکەن، ئەوانەی کە لەگەڵ خەڵکیان ڕاستەکەن، ئەوانەی لەگەڵ پەروەردگاریانە ڕاستەکەن. بۆیە کەسانێکی پاکن، کەسانێکی خۆپارێز و بەتەقوان. یا ئەیها الذین آمنوا اتقوا الله وكونوا مع الصادقين. زانایان فەرموویانە لە ئوسولی فقها، فەرموویانە هەر ئەمرێک لە قورئان بێ یان لە سنەتی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم، هەر فەرمانێک، هەر ئەمرێک، ئەو ئەمرە بۆ واجبوونە، بۆ ئەوەیە فەرز بێ لە سەرمان، ئیلا مەگەر شتێک هەبێ لایدا لە فەرزەکە، ئیلا مەگەر شتێک هەبێ لایدا لە فەرزەکە. وەزانایان فەرموویانە ئەم ئەمرە کە خوای تەعالا ئەفەرمێ كونوا مع الصادقين، ئەفەرمن هیچ قەرینەیەک نییە لایدا بێ، بەڵکو واجبە من و تۆی مسلمان، حتا تەنانەت پێغەمبەرەکانیش لەگەڵ صادقون و ڕاستگۆیان هەبن. پێویستە، ضرورە، نەک تەنها ئەم ئەمرە هەیە، بەڵکو چەندین ئەمری لەم شێوازە هەیە لە قورئانە کە هانمان ئەدا بۆ ئەوە. بۆ نمونە خوای تەعالا لە سوورەتی کەهفە ئایەتی 28 ئەفەرمێ: وەصبیر، بە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم. طبعا ئەمرەکەی بۆ پێغەمبەریش بۆ ئێمەشە، ئەو ئەمرەی بۆ پێغەمبەر هاتووە بۆ ئێمەشە، مەگەر خصوصیەتێکی هەبێ بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەگینا هەموو ئەمرێ بۆ پێغەمبەر بۆ ئومەتەکەشێتی. ئەفەرمێ خوای تەعالا: وەصبیر نەفسەکە، ئەی محەممەد صلی الله عليه وسلم، هەوڵدە ئارام بگرە، ئارامی بە خۆت بدە، مع الذين يدعون ربهم بالغداة والعشي يريدون وجهه ولا تعد عيناك عنهم تريد زينة الحياة الدنيا. خوای تەعالا بە پێغەمبەر فەرمی: ئەی محەممەد صلی الله عليه وسلم، دان بە خۆتا بگرە لە هاوڕێتیکردنی ئەوانەی کە بە شەو و بە ڕۆژ، بە ئێواران و بە بەیانیان خەریکی عیبادەتن، خەریکی دعوەتکردن، یان دوعاکردنن، داوا لە خوای پەروەردگاریانەکەن، زکرەکەن، عیبادەتەکەن، خواپەرستی ئەکەن، ئەوانەی کە تەنها مەبەستیان خوای پەروەردگارە لە ئیش و کارەکانیانە. چاوی تۆ وەرنەچەرخێ بۆ لای غەیری ئەوانە، چاوی تۆ وەرنەچەرخێ بۆ لای غەیری ئەوانە. ئەی محەممەد،
تۆ مەبەستت ژیانی دنیاە، مەبەستت لەزەتی ژیانی دنیاە. طبعا بەتەکید پێغەمبەر صلی الله عليه وسلم مەبەستی ژیانی دنیا نەبووە، بەس يعني نوعێک لە پرسیارە خوای تعالی لە پێغەمبەر ئەیکا و مەبەستی ئەوەیە کە ئینکارکردنە بۆ ئێمەش. يعني ئێوە مەبەستان ژیانی لەزەتی ژیانی دنیاە، ئەگەر مەبەستان ژیانی دنیاە مە ئیشارەتێکە طبعاً ئاماژەیەکی لەطیفی بەسۆزی پرسۆزە لەلایەن رب العالمینەوە بۆ پێغەمبەر و بۆ ئێمەش. تێمان ئەگەیەنێ خوای پەروەردگار پێمان ئەڵێ ئەی مسلمانان ئەگەر لەگەڵ ئەهلی ئیمانە بن بەڕاستی لەگەڵ ئەهلی ئیمانە ئێوەش ڕۆژ بە ڕۆژ ئیمانتان بەرزە بێتەوە تا ئەگاتە ئاسمان، ئەوەندە ئیمانتان بەرزە بێتەوە. بەڵام ئەگەر بکەون لەگەڵ ئەهلی دنیاە بەڕاستی ئەتان خەڵەتێنن، بەڕاستی دنیا ئەتان خەڵەتێنێ. خۆشەویستەکانم ئەهلی دنیا کاتێکە زانی برتی هاوڕێتی خەڵکانی خراپ فکرەکانیان تەسیرتان تێکە ڕۆژ یەواش یەواش بە مروری ڕۆژگار یەواش یەواش خەڵکی وا هەبووە بۆ نمونە زۆر کەسی چاک بووە، بەڵام هاوڕێتی خەڵکێکی تری کردووە دوای ماوەیە فکرەکە ئەوی وەرگردووە هەروەک ئەوی پێهاتووە. ئیتر لە ئەوڵ و لەوانەیە وتێتی خۆ قابل ئەو تەسیر لە من بکە، بەڵام دوای ماوەیەک تەماشاکەی تەسیری تێکردووە. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئینسان لەسەر ڕێبازی برادەرەکەیەتی لەسەر دینی برادەرەکەیەتی بۆیە ئاگاتان لێبێ هاوڕێتی کیەکەن. کوردیش فەرموویانە دوو گا لە دۆڵێکا بێ خۆ ناچنە پێستی یەک ئەچنە خووی یەک، یعنی ئەخلاق یەک وەرەگرن، ڕەوشت یەک وەرەگرن، کەوابوو ئەبێ زۆر زۆر ئاگامان لە خۆمان بێ. بە ماڵەکانیان ئەتان خەڵەتێنن، بە سیارەکانیان ئەتان خەڵەتێنن. دنیا زوو ئینسان هەڵە خەڵەتێنێ، یان جلوبەرگەکانیان یان خەڵکێکەیە محەجەبە بووە بەڵکو نەک محەجەبە ئابەشی داوە، دوای ئەوەی هاوڕێتی کەسێکی ڕووتی کردووە هێواش هێواش ئەمیش ئاباکەی فڕەداوە، دوای ئەوە سەرپۆشەکەشی فڕەداوە. خواردنەکانیان تەسیرتان تێکە. ئیبراهیم هەر خواردن ئەگەر خواردنەکەشی لە خواردنەکەی تۆش کەمتر بێ، خواردنی حرام بەرەبەرە تەسیر لە ئینسانەکە، بەرەبەرە ئەتگۆڕێ. و ئیتر زیادە ڕەویەکانی ئەوان لە ژیانی دنیاە نەهاتنیان بۆ نوێژی جەماعەت، نوێژ نەکردنیان، ڕۆژ و نەگرتنیان، ئەمانە هەمووی تەسیرتان تێکە. بۆیە خوای تەعالە داوامان لێەکە ئەی ئیماندار لەگەڵ پیاوی عابدا بە، لەگەڵ پیاوی خواپەرستا بە، لەگەڵ نوێژگەرانە بە، هاوڕێتی ئەوانە بکە بەردەوام هەڵەش بکەن داوای لێبوردن لە خوای پەروەردگار ئەکەن، بکەوە لەگەڵ بانخوازانە و هاوڕێتی زانایان و پیاو چاکان بکە. دائیمەن هەوڵدە نەک هاوڕێتی ئیماندارێکی اعتیادی بکە، هاوڕێتی کەسێ بکە لە خۆت ئیمانەکەی بەرزتر بێ، لە خۆت ئیمانەکەی بەرزتر بێ، بەڵکو ئیسفادەی لێ بکەی، هەوڵدە لەگەڵ ئەوانە بە. آياتي ترمانية لقرآن أخوي تعالى لسورة لقمان آياتي 15 أفرمي واتبع سبيل من أناب إلي ثم إلي مرجعكم فأنبئكم بما كنتم تعملون. أخوي تعالى أفرمي إيمان دار أمركات أفرمي إيمان دار شويني أو الربازة بكوا يعني شويني الربازي أو كسانة بكوا كقراونة توب ولا يمن يعني توبيان كردوا الرجال راستقينيان قلتوا تبر شويني الربازي أوان بكوا. طبعا لشو دي تريشا لقرآن أخوي تعالى فرمي وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل. أمان أمر قال راسك إخوايا وريابا بملا وبولايا لارو نبنو بملايا زيادة الروكانا أوانا ك وأزانا أمنا وراسك بيغمر قرديوتي إيمان داران قرديوتي بكم يزانا بويا تندرو أبن تاسريان أدالة برد وخلقانك يتري شل أبنوا بملايا يصير ريباز دور ريبازة ريباز يك بملا تندروي ريباز يك بملا وش الروي بلام ديني إسلام ديني وسطة وطبعا زورش آسان نية أو قرتني أو وسطة براينا مالي من بياوكي تشاكم نيوجم هيا نيجي جماعتهم هيا التزاماتي ديني هيا مظهريكي مسلمانة ناخلط يم والله زور نزيكة لخلط عندنا وإنسان بويا لنيوجا فرزكانا إيسا سورة فاتحة خوي تعالى بو فرزي كردوا لقشت نيوجا كاتو لقشت ركاتك بيخويني يا أخي يكلا لو دعانيك لسورة فاتحة هي نالي خويا رزقم زياغ نالي خويا مثلا بمباريزة نالي يعني بمباريزة مثلا لمصائب دنيا لنخوشي لازم لشي أمانين فرموا أو دعائك تور روجي بس لنيوجا فرزكانا هفدا جار دوبارية كيتو بيجغل للسنة كان سورة فاتحة كإهدنا الصراط المستقيم بيغمرش كون ديتي بياو تشاكانش كون ديانا خوايا لسر رقال راسك
لام ندي يا ربي خواه يا ربي لسر أمر مستقيمة لام ندي صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم صراط أو الربازيك الربازي أنعمت عليهم كين خواه لسورة كتيرة لقرآن لسورة النساء أفرمي من الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين ربازي أو شواريه بيغمران راست قويان شهيدان بيوچاكا دائما ام دعاية الرجانة چند جار دوباره كيتوا آسان نية خوش يسكانم قالك بدلو ام دعاية بكي بلي إخوة لسر رقار راسك لام مدي هل يسألنا مسلمانانا لم شاري خومان لشاركاني ترى خلق سريليت يكشوا تصورا كان خلقه ديندار سريليت يكشوا كوابو أبي الزور آقامان لي بي غمري صلى الله عليه وسلم خواه تعالى بأو بمسلمانان شفرمي آقاتا لخوتان بي لقل ناو راسكانا بن لقل أو مسلمانانا بن كناو راسيان قرتوا آقاتا لخوتان بي لآياتك ترى خواه تعالى يانشن آياتك لسورة فرقان آياتي بسحوتا بسنو تماشاك خوش يسكم أفرمي ويوم يعض الظالم على يديه يقول يا ليتني اتخذت مع الرسول سبيلا للروش قيامتها خلقانك يا قبك أنا هردو دسيانا أيستو أجر تشتيك لدس دتشي أواكي قبك إيتا بنجيكتا قبك إيتا بنجتا أجر تشتيك لدس دربشي للروش قيامتك قبك إيتا هردو دستا نك بنجا هرد بنجكت أي غازي وقبي بيا أكي لأسفا لحسرتا ألي يا ليتني يعني أو كسيك آوايا إن شاء الله يونيتان خوابنا من ده ألي يا ليتني خوزقايا اتخذت مع الرسول سبيلا خوزقايا لقل بيغمر أبوايا ريبازي بيغمر بقردايا تبر يا ويلتا ليتني لم أتخذ فلانا خليلا خوزقايا فلان كسم نكردايا تدوستي خوم كوابو أو پەیوەندیانەی کە هەتە لەگەڵ دۆستانتا و لەگەڵ خۆشەویستانتا ئەگەر لەسەر تەقوا بێ تۆ لە ژیانتا طبعا هاوڕێت زۆرە یەک دوو سێ چوار بێرە پێداچوونەوەی بکە هەر ڕۆیتەوە ئێستا لە مزگەوت دەرچووی پێداچوونەوە بکە قەڵەمێ بگرە دەستەوە فڵانە کەس پەیوەندیەکەم لەگەڵ یا لەسەر تاعەت و عیبادەتی خوایە لەسەر پاکی و جوانیە سەحێکی لێدە و بیتێڵەوە ئەگەر ئەو پەیوەندیە لەسەر مەسلحەتە لەسەر هەندێشتی بڕواتانە بێت کە زوو کۆتایی پێتی ئەوە زوو کۆتایی پێتێ و ئەگەر هەر توول بکێشی حتا وەکو کات مردنە لە دوای مردن ئەبن بە دوژمنی یەکتری خوای تعالی لە قورئانە فەرمێ الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقين أفرمي دوستكاني دنيا للرجي قيامتها هم ينبن بدجمني يكتري إلا أواني لسر تقوى وخوا برسيبنا تدوستك سورة الزخرف آياتي 60 خلقانك أنا سم چەندین ساڵە بەیەکەوە پەیوەندیان هەیە پەیوەندێکی دۆستانەی خۆشەویستان هەر لەناو ئەم مەجلیسەی خەڵکێ لەگەڵ منە نزیکەی 22-23 ساڵ زیاد لەوەش دۆستایەتیمان هەیە بەیەکەوە دانەبڕاوین لە یەکتری 20 ئەوەنە ساڵە خۆشەویستیەکە و دۆستایەتەکە لەسەر تەقوا لەسەر ئیمان دانشین بەیەکەوە قورئانە خوێنین تەفسیری قورئانەکەین حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم مراجعەکەین لەخوا بەزیا بێت مناقەشەی تیان نییە جیدالی تیان نییە بەرامبەر یەک ناوەستینەوە غیبەتی یەکتری ناکەین نەمیمە و بوختیان بۆ یەکتری هەڵ نابەسین ئیتر ئەو مەجلیسە بەردەوامە بێ بەڵام مەجلیسێک ئەگەر لەسەر مەسلحەتی دنیای بێ حتا مەسلحەتێکی کەمی دنیایی ئەوەی دنیایی تیا بێ بەخوا کورت ئەڕوا و ناگاتە نەتیجە بۆیە ئاگامان لە خۆمان بێ ئەم ئینسانە خۆشەویستەکانم بە تەبیعەت ئینسانێکی کۆمەڵایەتیە ئەم قسە لە من وەربگرن زۆر گرنگە ئەم قسە ئەم ئینسانە بە طبیعەتێکی خوای تعالی پێداوە طبیعەتێکی کۆمەڵایەتی هەیە و کۆمەڵگاش کاریگەریەکی زۆری هەیە لەسەر چاککردنی ئینسان و خراپکردنی ئینسان جا ئەگەر لەناو کۆمەلگایەکە بیان لەناو خەڵکێکا بی ئەو خەڵکە ڕێکوپێک بن و چاک بن و ڕوو لەخوا بن ئەوە شکری خوا بکە و بەردەوام بە ئەگەر خراپ لەناو کۆمەڵێکی خراپا بووی واللهی زوو دەست بەرداریان ببە بەر لە ئەوەی تیا بچیت يعني سيركا يعني پیغمبری خواست الله سبحانه فرمي اگر کۆمەلگایەکی باشت دەست نەکەوت کۆمەڵی خەڵکی باشت دەست نەکەوت ئەفەرمێ واز لە خەڵک بێرە بڕۆ بە تەنیا بژی حتا ئەو ڕۆژە گەیتۆ لای خوای پەروەردگار خوای تعالی ئێمەی وا دروست کردووە کۆمەڵایەتی بین بەڵام کاتێک کۆمەڵایەتی ئەگەر کۆمەڵگاکە باش بێ
ئەگەر ئەو خەڵکە لەگەڵیانە ئەژێن چاک بن، ئەگەر ئەو خەڵکە ئەهلی دنیا بن، ئەگەر ئەو خەڵکە ڕەئی خۆیانیان دا بەسەر هەموو شتێکە، دائیمەن ئارەزویان زاڵ بوو بەسەریان، ئەو ئەتر وازیان لێبێرە و تاو. کەوابوو خۆشەویستەکانم بە ئاگامان لە خۆمان بێ، بە ئاگامان لە خۆمان بێ. ئێمە لە ژیانە هەموویەکێ لە ئێمە، هەموویەکێ لە ئێمە ئێستا کاتی ئەچێتە سۆپەرمارکێتێ، کاتی ئەچێتە بازار، هەوڵ ئەدا باشترین خواردن هەڵەبژێرێ. ئیستا تۆ ڕێی میوە ئەکڕی، کاتی ڕێی خواردنێک ئەکڕی، ئەگەر ئەو خواردنە ئێکسپایر بێ ئەیکڕی، ئەگەر ئێکسپایر بێ ئەیکڕی، ئەگەر ئەو میوە ئەیکڕی بۆنی هەبێ، بۆنی بێ و گەنیا بێ ئەیکڕی، وەڵا کەسمان نایکڕین. ئێ باشە قەینا ئێمە هاوڕێکانمان بۆگەن بوون، ئێکسپایر بوون، ئێ قەینا هەتاکەی ئەی بۆ ڕۆحەکەت هیچ خەمێک ناخۆی. ئەخرەوە زۆر نەکبەتیە خۆشەویستەکانم. بۆیە ئێمە چۆن بۆ دنیا هەوڵێ دەین، بۆ خواردنەکانی دنیا ئەبێ ئاوا بۆ قیامەت و بۆ ڕوحەکەمان هەوڵدەین کەسانێ بکەین بە برادەری خۆمان ئیمانداری ڕاستەقینە بن، قەشمەریت پێ نەکات، قینی لێت نەبێت، زوڵمت لێ نەکا. ئەمە هەمووی لە حەدیثی پێغەمبەر هاتووە صلی الله علیه وسلم. مؤمنی ڕاستەقینە بێ ئەمانەی تیابێ، نابێ قەشمەریت پێ بکات، نابێ قینی لێ دەبێ، نابێ زوڵمت لێ بکە، نابێ تەسلیمی دژمنت بکە، نابێ سەرشۆڕت بکە، نابێ غەیبەتت بکە، نابێت خیانەتت لێ بکە. ئەمانە هەمووی صفاتی ئیماندارن. ئەمە بەس لە ئیماندارە هەیە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکە کە کۆتایی بابەتەکەمان بەم حەدیثە دێنین، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم: أي إيمان دار لا تصاحب إلا مؤمنا ولا يأكل طعامك إلا تقي. بقصي بيغمرك سربرزي، بقصي ناكي كيفي خوتا، كيفي خوتا. بيغمر فرمي صلى الله عليه وسلم هاوريتي إيمان دار نبي هاوريتي كسي ترمك خواردنيش مدى كسيكي نامتقي باخ إنساني متقي لا خاطر خواردن بخوا يا كاكا تو خواردنك ديتا كسيكي نامتقي ديتا مالكت سيريش نكتك بدوای کچەکەتە بەدوای خوشکەتە ئیکاک ئەمانە بۆ بێنمە ماڵ، ئەمانە بۆ بکەمە هاوڕێی خۆم. لێرە ملاحەزەیەک هەیە و کۆتایی بەباتەک بس ملاحەزەکە ئاگاتان لێبێ. ئێمە کاتێک باسی ئەمە ئەەکەین بۆ ئەو کەسانەیە کەوا بیکەی بە ڕەفیقی ژیانت، بیکەی بە هاودەمت، بیکەی بە خەلیلی خۆت کە هەموو ژیانتان زۆربەی بەیەکەوەیە. بەڵام تۆ لە معاملەی بازاڕە معاملە لەگەڵی هێکاکەی مەسەلەن شەراکەتی یەکێکەکەی بۆ معاملەیەکی دنیای و ئەمانە باسی ئەوانە ناکەین. ئەلەو حاڵەتە ئینسانی ئیماندار بە ئەخلاقی خۆی بنوێنێ، دەستپاک بێ، درۆ نەکا، خیانەت نەکا لە ئەمانەت، هەوڵدا حتا ئەتوانی درۆ مەکە لە وعدا، ئەمانە بکە و تەواو هاوڕێتی کەسێکەکەی لە معاملە باس ئەوە ناکەیت، چونکە ئەو بەس معاملەکەی ونەوەی کۆتایی پێدێ. ئێمە باس هاوڕێیەکەکەین کە لە ژیان تا بڕیار داوە بەیەکەوە بن، بڕیارتان داوە زۆربەی شتەکانتان بەیەکەوە بێ. جا ئەبێ ئاگامان لە خۆمان بێ و داوا بکەین خۆی پەروەردگار دامەزراومان بکە، یا ڕەبی خوایە ئیسلاحمان بکەی، یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت لەسەر دیندارێتی لەسەر ئیسلامەتی دامەزراومان بکەی، یا ڕەبی خوایە لەو کەسانە بین کەوا دینەکەت بین بەسەر هەموو شتەکانی ئەم دنیایە، یا ڕەبی خۆشەویستی خۆت و خۆشەویستی پێغەمبەر و خۆشەویستی دینەکەت بخەیتە دڵمانەوە، یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەت ئەو نەخۆشەی کە داوای دوعای خێری لێکردین، یا ڕەبی خوایە شیفای بدەی یا ئەڵڵاه، یا ڕەبی خوایە کوردستان لە بەڵاو مصیبەت بە دوور بگری. زۆر زۆر سوپاس دەکەین، زۆر شکر دەکەین، زۆر حەمد و سەنات دەکەین ڕەبی بۆ ئەو بارانی ڕەحمەتە بۆمانە بنات. یا ڕەبی خوایە بەردەوام بێ ئەم بارانە و خۆشی و هەرزانی لەگەڵا بێ، یا ڕەبی خوایە. ئامین ئامین. یەکی لە پیاوچاکان ئەڵێ هاوڕێتی 5 کەس مەکە، هاوڕێتی 5 کەس مەکە. یەک هاوڕێتی درۆزن مەکە، چونکە درۆزن وەکو سەراب وایە، دوورت لێ نێزیکە کاتەوە، نێزیکت لێ دوورە کاتەوە، یعنی وا دەرتە ئەتخەڵەتێنێت. درۆزن لە ژیان تا بەڕاستی ئەوێتە موسیبەت بوون، زۆربەی شتەکانت لێ عەکسە کاتەوە. جا ئاگات لە درۆزن بێ. دووهەم ئاگات لە گێل و ئەحمەق بێ. ئینسانەیە گێلە، ئەوێت کازانجت پێ بگەێنێ، زەرەرت پێگەێنێ، نیەتی ئەوەیە چاکت بۆ بکا، سەیرەکەی عەکسەوە تۆ چاکەکە. هاوڕێتی مەکە، خۆ تۆ مەجبوور نیتی لە هاوڕێتی هەموو گێلێ بکەی. هاوڕێتی گێل مەکە، هاوڕێتی کەسی ڕەزیل مەکە، چون لە کاتی تەنگانەیە تۆ پێویستت پێوێتی ئەو پشتت لێەکە. چەند ناخۆشە ئینسان کەسێ زۆر پشتت پێی بەستی بێ، هەرەوەنە لێت خەومایان جات پشتت لێ بکە. وەڵڵاهی ئەگەر عاقڵ بی قەت نابێ هاوڕێتی ئەو جۆرە کەسانە بکەی. هاوڕێتی کەسی ترسنۆک مەکە، چونکە کەسی ترسنۆک ئەگەر شێریش بی، ئەگەر تۆ شێر و پاڵەوانیش بی، کاتێک کەوتیتە بەرامبەر دوژمن، ئەگەر هاوڕێکەت ڕێوی بێ و هاوڕێیەکی ترسنۆک بێ ڕای کرد، ئیتر توش ئەڕۆخێت و ڕاگی.
هاوڕێتی کەسی ترسنۆک مەکە دوو جار تاقیت کردو ترسنۆک بێ تۆ وەلایەک و من وەلایە هاوڕێتی کەسی فاسق و فاجر مەکە نوێژ نەکەر و خراپەکار و سەر بکاتە هەموو شوێنێکە چونکە ئەو کەسە ئەتفرۆشێ بە تیکەیە نان جا ئەو پیا شاکە فەرمووی لە تیکەیە نان کەمتریش وتیان بۆ لە تیکەیە نان کەمتریش هەیە فەرمووی بەڵێ خەڵکێک هەیە بە تەماحی تیکەیە نانوە زەرەرت لێدا دوای تیکە نانەکەشی پێ نادەن خەڵک هەیە بە تەماحی تیکەیە نانوە زەرەر لێدا دوای تیکە نانەکەشی پێ نادەن ئەوشی دەست ناکەفێ ها سەیرکەن بۆیە هاوڕێتی ئەم جۆرە کەسانە مەکەن ئەم پێنج کەسە هاوڕێتیان مەکەن درۆزم ئەحمەق ڕەزیل و پیسکە جەبان و ترسنۆ فاسق و فاجر و خراپەکار و تاوانبار هاوڕێتیان مەکەن و خۆتان بپارێزن